سڵاو بینەرانی بەڕێز بە تایبەت خوێندکارانی خۆشەویست بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گزینگ میوانی ماڵەکانتانین. ئەو جۆرەکە لە بەرنمەی پێشووتر ڕامانگەیاند بوو ئەم بەرنمەیشە درێژە ئەدەین بە تەوەری ناسینی بزوتنەوەی خوێندکاری کوردی یان باشتر ناسینی بزوتنەوەی خوێندکاری کوردی و خەسارناسی ئەم بزوتنەوە. بۆیە لێرە هاوکارم راپۆرتێکتان پێشکەشەکات و دوجار دەگەڕێنەوە خزمەت میوانی بەڕێزی بەرنمەکەمان. بێگومان ئەمڕۆکە لە هەڵسەنگاندنی هۆکار و فاکتەرە سەرەکیەکانی ئاڵ و گۆڕە سیاسی و کۆمەڵایەتی و کولتورەکانی هەر کۆمەلگایەک دوو فاکتەری زانستگا و خوێندکار لە یەکەمین پلەکاندا جێدەگرن و لە بوارگەلی جۆراوجۆری ئاڵ و گۆڕەکاندا لە ڕۆڵگەرە سەرەکیەکان باژمار دێن. چۆنێتی ژیانی خوێندکاری بەستنێکی لەبار بۆ پێکاتنی بزوتنەوە گەلی کۆمەڵایەتی دژی دابوو نەریت و دادپەروەرانە و ئامارگەرانەیە. بزوتنەوەی خوێندکاران هەمیشە لە ئاسدۆخی هەبوونی ناڕازی و ڕەخنەگربوون و زۆرتر بەشێکن لە بزوتنەوەی کۆمەڵایەتە بەرینترەکان. بەم پێیە بە ئاوردانەوەیەک لە مێژووی خەباتی بزوتنەوەی حەقخوازانەی کوردستان دەتوانین ڕۆڵی پێشرە و شۆڕژگێرانەی خوێندکارانی کوردی تێدا ببینینەوە، چ لە دامەزرانی حیزبی پێشرە و پێشکەوتنخواز و خەبات بۆ ڕووخانی حکوومەتی پادشایەتی و چ پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران و دەست بەسەرداگرتنی لەلایەن بناژەخوازانی ئاینیوە بە جۆرێک کە زۆرێک لە ڕێبەران و ڕێخەرانی سەرەکی خەباتی نەتەوەی کورد لە کوردستانی ئێران خوێندکاران و خوێندەوارانی پێشووی زانستگاکان بوون کە چەندین پێناسەی جۆراوجۆر لە بزافە کۆمەڵایەتیەکان کراوەکە لێرەدا لەبەر ئەوەی نەکەوینە بازنەی تێروویکەوە پێناسەکەی باتاموری کۆمەڵناس وەکو پێناسەیە کە هەموو ئیلمانەکانی دەستنیشان کراوە لەلایەن کۆمەڵناسە سیاسیەکانەوە لەخۆ بگرێت. بۆ نمونە لێرەدا باسی دەکەین باتامور بۆ پێناسەی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان دەڵێت بزافە کۆمەڵایەتیەکان هەوڵدانێکە بۆ بەرەو پێشبردن یانخود خۆڕاگری لە بەرامبەر ئاڵوگۆڕ لە کۆمەلگایەکدا کە خۆشی بەشێکە لەو کۆمەلگایە کە بەنسبەت حیزبەوە کەمتر خاوەن ڕێخستنە و هەروەها ئەندامبوونیش تێدا بە شێوازی ڕێک و پێک و خاوەن دیسیپلین نییە. بەشێک لە باسەکانی بەرنامەی ئەمجارەمان سەبارەت بە پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردی هەر بەم بۆنەوە دەتوانین بڵێن گوشار بۆ سەر چالاکانی کورد، بەلوچ، تورک و عەرەب و کرانەوەی بەرتەسک و کۆنتڕۆڵکراوی زانستگاکانی پارێزگاکانی ناوەندی لە ئێران لەوانە تاران، ئیسفەهان و شیراز دەرخەری سیاسەتی نوێی حکوومەت و دەوڵەتی ڕوحانیە. دیارە کە حکوومەت بەو شێوەیە دەیوێت ناکۆکەیەک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری سەرانسەری و بزوتنەوەی خوێندکاری کوردستان بەتایبەت لە ناوچەکانی ناوەندی ئێران دروست بکات و بەم شێوەیە دوو بەرەکەتی دێنێتەوە. چالاکانی خوێندکاری کورد دەبێت لەو بابەتەوە زۆرتر وشیار بن، چونکو ئەو سیاسەتە لە هەردوو بزوتنەوەکە خەسار دەگەێنێت و لە ئاکامدا ئەوە حکوومەت و نیزامەکە لەو دوو بەرەکەتەیە سوود وەردەگرێت. حکوومەت تاکو ئێستا هەر لەو شێوەیە لە بەرامبەر حیزب و بزوتنەوەکانی تریشدا کەڵکی وەرگرتووە. خوێندکارانی کورد دەتوانن لە ئاراستەی ڕۆشنگەری چالاکانی تری خوێندکاری لە ئێران لەو بابەتانەوە هەوڵ بدەن و نابێ بخەڵەتێن. کرانەوەی زۆر بەرتەسکی کەشی چالاکی بۆ خوێندکاران لە زانستگاکانی ناوچە ناوەندیەکانی ئێران تەنیا بە مەبەستی پشتیوانی خوێندکاران و توێژی خوێندەوارە لە دەوڵەتی ڕوحانی و لە نەهایەتدا بەدەستهێنانی دەنگ بۆ دەورەی دووهەمی سەرۆکۆماری لەلایەن ناوبراوە. بە هەموو ئەمانەشەوە هەر کاتێک کە بزافی خوێندکاری ئێرانی خۆی نوان بێت بزافی کوردیش خۆی نواندووە. بۆ نمونە پێش شۆڕشی 57 بزافی خوێندکاری کوردی حیزبە چەپەکانی لێکەوتەوە. پاش 57ش لە یادەمانی هەڵەبجە بەملاوە لە ساڵی 68 و بەتایبەت لە ساڵانی 76 بەملاوە کە بزافی خوێندکاری کوردی دووبارە بە شێوازی ئۆبژیکتۆوە سەری هەڵداوە و سەدان کۆڕ و کۆبوونەوە گوڤار لێکۆڵینەوە و کەسایەتی و بگرە NGOی لێکەوتۆتەوە. بەڵێ
لەم بەشە لە بەرنامەکەمان ئەگەینە خزمەت میوانی بەڕێزی بەرنامەکەمان چالاکی پێشووی خوێندکاری کاک فەرشاد دووسی پور. کاک فەرشاد سڵاو بەخێر بێن بۆ بەرنامەی گزینگ. منی سەڵام دێرمە خزمەتی وێ و بینەرەی لە ئەزیزدان. کاک فەرشاد ئەو جۆرەکە بۆ خۆتان ئاگادارن ئەم بەرنامە مەجموعە بەرنامەیەکمان دابین کردووە بۆ باشتر ناسینی بزوتنەوەی خوێندکاری کوردی و خەسارناسی ئەم بزوتنەوە. ئەو جۆرە بۆ خۆتان وەکو تەجروبە ئەو تەجروبەتانە بووە و وەکو زانین دەیزانن ڕۆژی ساڵیادی هەڵەبجە یەکێکی لەو بەهانانە بووە بزوتنەوەی خوێندکاری کوردی کەمکەم لەو ڕۆژۆ دەستی پێکرد. پێمان خۆشە لەسەر ئەمە مختصرێک تەوزێحێکمان بۆ بکەن. بەڕاستی بۆ مۆزوع ئشارە کردین کە لەسەر تەئسیر و هەنێ واقعەنیش خۆشروو دەستپێکی بوو پوشید و مجموعە بەرنامەی لە ساڵی لە 75 ببات کەم فەزا هاتەوە و تغییر تحولاتە هەرچەند لە ساڵ 76 خۆی نیشاندا لەنەو دانیشگای چێک کرد و هاتنە فەزای ئیسلاحات و ئەو وازبوونە فەزا لەنەو دانیشگای لە ئێرانە کەمکەم فەزاوە واستر و فەزا کریاوە و لەورەی لە دانیشتووی کورد لە سەرەتا لە واقع تەنیا ئیمکانە مجەوزگرتن فعالیەتکردن و شیوەی ئەلەنی و شکڵە بەرنامەگرتنی استفادەکردن لەو فەزا لە واقع ساڵیادە هەڵەبجە. هەڵەبجەی شۆبوونیەوە کە ئەوەڵەن یەک فاجعه ئینسانیە و لە واقع لەو لەهازە و هەم تەوجیهی داشت کە لە قاڵبە هەتا سیستەمە بەستەیش جووری جمهوریە ئیسلامی قاڵە بەحث و لەو تەرەفیشۆ لە واقع کاری و کە جەنایەتێکی و کە ڕژیمە بەحث کردووە جمهوری ئیسلامی جووری ڕاخۆیی خۆ یە فرسەتە خاصی دیە کە بوشێ مۆلی ڕژیمە جەنایەتکارە لە جەنگەما و کوشتار کردە لە کوردی. یەبێ فەزەیەکی لە واقع یادواری لە هەڵەبجە لە ساڵی لە بەعدی کەمکەم فقط موضوع باس خۆ لە هەڵەبجە بێ و لە هەوڵەهۆشی ئەو ئیجتیماع ئەو نیرو مناڵی لە کوردە جەم بووە ئێمە ڕاستماتە کەمکەم شروع و دەستپێک لە واقع و تەحوڵاتە تر و کە لەنەو دانیشگای شت کرد لە ساڵی لە 77 فەزا هەواستر و بووە ڕادیکاڵتر و بووە لە واقع ئەنجومەنەی لە کوردی شکل بگرێت کە خۆ ئەو ئەنجومەنەی لە سەرەتا ئەنجومەنەی لێ فرەتر باسی لە ئەدەبی فەرهەنگی کردیا وەلی کەمکەم ئەو فەزێ لە واقع چلنە وەرە و سەمتە سووە باسکردن لە خاستەی لە سیاسی و خوازیاریی لە سیاسی و وەکو قیاسێک ئێمە باس بکەین لە بزوتنەوەیەک خوێندکاری وەکو بزوتنەوەی خوێندکاریەوە لە ئێرانە هەسوو بە تایبەت مرکزیەتی حالت هارانە و فارسەکان بەشدارنتیایە ئێمە لەناو ئەو بزوتنەوە ڕێکخراوێک وەکو ڕێکخراوایەکی مختلفمان بوو. ئەم ڕێکخراوانە لە شارەکان مەسەڵەن وەکو دەفتەر تەحکیم وەحدەت لە شارەکانە لە ئەکسەر شارەکانە لە زانستگاکانە نەشریەیەکمان بە زوان نەشریەهایەکمان بە زوان فارسی بوو چالاکی هایەک بە زوان فارسی ئەکرا. هاوکات لە تەقابڵ ئەم شتیشە ڕێکخراوێکی کوردی بەناو یەکێتی خوێندکاران دموکراتیک دانیشتوویان کورد بوو لە شارگەلێکی جیاواز و مختلفە نەشریە کوردیمان بوو. قیاس ئەم دوو شتە جیاوازی ئەم دوو بزوتنەوە دەرئەخاتیانە بە نەزەرەوە. بنۆڕن یەکی لە واقع لە تەقابڵان یەو بوشید کە شکلی کرد لە تەداومە واز بوێن و ئەو فەزایوە کە لە واقع دانیشتووی لە کوردی شوورە و ئێستا سوێشین بلتاب دانیشتوو کوردە هەویەتە مەلیی کوردیە لە چاوی کورد و تەماشای دنیاکەی تەماشەم لە چاوی کورد و بە واقع سیاسەتەکەی و یەکوە کە خود بە خود لە گوزەرە زەمان کە جنبشی دانیشتوویە پوختەتر بوو کە لە واقع فەزەی عام لەنەو دانیشگای رادیکالتر بووە
و ئەو ئیمکانە مهیا بوو کە دانیشتوو کوردیش کەم کەم هەرچەند لەنەو بەعزی دانشگای خۆ بیمە ئەقەڵیەتە فرق بچووکی دانیشتوو کوردی دیریم لەنەو بەعزی دانشگای کە لە مەناتیقە کوردنشینن لە واقع شارەی لە کوردنشینن خۆ یانە بوونە هەتا دانیشتوو بانە 50% دانیشتوو کوردە بەنابەر تەفاوتە خۆ لە واقع ئیمکانەی لە متەفاوتی وجود دێری محدودتر و بوو واستر و بوو فەزا نوری من کە لە تەداومە یەسەکە لە واقع ئەتحادیە دانیشتوویانە کورد شکلی و خۆ ئەتحادیە شاید بشین 20 تا 30% فعالین دانشجوی در نهایت لخود پوشش دی هرچه بعد واقعا قدر و ریز گرتوانه ایده پیگیری کردن ایده و موفقیت رسانن لو دورانه ولی شبکه تر دیدیم من لفعالین دانشجویی مثلا لنو دانشگاه تهران دانشگاه اصفهان لنو همدان لنو تبریز لنو حتی دانشگاه جور اهواز یعنی تا سیستان بلوچستان تا گرگان مشهد دانشجوی کرد و شغل خودجوشی لواقع نشریت دانشجوی دانستیش فعالیت فرهنگی کردن و اتفاقا سمت سو خاصی رو مطرح کردن حتی لنو جوترین جیل تا لسیستان بلوچستانش یه فضای گفتمانی تقریبا واحدی و یعنی حاکم رو یعنی تنورید که موضوعاتی بحث کردن خواستی بحث لسری کردن ادبیات سیاسی تقریبا لواقع مشابه لنو يعني شکل گرید و نشان لو خصلتي واحدة دي که لنو من علي لو دانشوی کرد و خواستی يعني متفاوتة ولا لواقع او تشتغل لنو دفتر تحكيم وحدات بي بعد مسألة للاز تاريخي تماشي بكين لسالي هفتاده هیشتك خب دفتر تحكيم وحدات وانوانی یکی لگروهی لهیجدگانه دوم خردادی کلا جابو چون و خاطر یعنی خصلتی جنبش دانشجویی داری و اصلا زندگی دانشجویی و فرد دانشجویی داری لوری لسه وان رادیکالتر رو بون و خب کم کم دوری ما خب لسالی بعد گروهی الاصلاح طلبت که اتفاقا اوانش سهم داره للزربية لدفتر تحكيم وحدات دوران اخوان ولي لدوران نوري من كلن جوبش دانشوي راديكالتر وبعدين انشعابي لنو دفتر تحكيم وحدات كافي لنو طيف الشيراز جاب وكلاسالي لهيشتايش ديك بعدين لواقع طيف مودرن وطيف السنتية تحكيم وهددي ليه متفاوته لنو أكثرية دانشگاه فراكسيوني المتفاوتة شكلي كم كم فضاله حالي و تنوع بيشتري لأخوي نشان دي و حتى لو طيف السنتي دفتر تحكيم واحدة ديش خب ميلوي الراديكال تري الشكل خاص تيلي قشتي الراديكال ترو وتشغل ونوي زمانه وعاتنا دولة أحمدي نجادة و سرکوتی لیگ دنام فضای دانشگاه کریه منتها حلی دوران ایمن اوری ما که اتفاقا کم کم دانشجوی کردن که در خوان بیشتر نشان داد خواسته يعني صرفا لنو نشریات باسیان کلیه و شیوه سمبولیک روز 16 آذر لنو دانشگاه یعنیش اعتراض جی خوان دارن یعنیش و شعاری لخوان چانن یعنیش بشتاری خوان جاوا کن صف خوان جاوا کن بدون اینکه البته بتوان علیه کسی کنه واقعا توان بشیم که ایما خواسته متفاوتی کنه ایمایش هم مشهور دموکراسی ولی دموکراسی تنوع ایما و رسمی دموکراسی نه او چشتگه اصلا باصل تنوع ایمایی و چگن و نواز که نوری من دفتر تحکیم وحدات لسال 86 5 86 یعنی نزدیک به 86 لواقع کم کم یه پذیری که دي يكفزي واحد لأنه دانشگاه لنمانية لأنه كل جامعة إيران الواقع هو هجمونية گفتمان إصلاحات داشت که انگار فقط یه جریان وجود داری یه جریان اصلاح طلب کنیم یه جریان داریم که لبرابری اساس
جریان محافظه‌کار حاکمیت، جریان بنیادگری رادیکال اسلامی و فاسدی که در جمهوری اسلامی وجود داره. البته خب میتونم اصلاح طلبی جیاله و تاریخ أنا بزانم بله. اخواني بخش الجمهورية الإسلامية وتماما مشكلات وجنايتي بينا ولي خب ايه فضا غير باسي بكين يدي الشكياس كم للصالة هشتا دي سي ولولا كتشيمن ايه تنوعات نتنيا لنو دانشويل كلنو ذهنية مردم عامي مش خوي نشان دي وبعد نوري من لصالة هشتا شيش ببعد لو واقع دفتر تحكيم دانشجوی کرد 85-86 و رسمیت شناسی و لواقع برنامه مشترکی شکلی بین دفتر تحکیم و دانشجوی کرد. لی دورانش هست که خب دانشجوی چپیش و دانشجوی لیبرالیش لواقع و شکل یه سری نهادی ولی خب غیر رسمی للآن حکومت و بدون مجوز و پیام بگیری بیشتر البته انه دانشگاه تهران شکل و شغل غیر رسمیش لانه بعضی دانشگاه شهرستان. والله کاک فرشاد من گەرێک باس لە یەک شت بکەین ئەوەی کە متاڵبات خوێندکارێکی فارس لە تەک خوێندکارێکی کورد جیاوازی هەست ئێوە لەسەری هەنیانە وەکو مثال خوێندکارێک لە دانشگا تارانە دەغدغەی زوانی نییە بەڵام خوێندکارێک لە سنا لە شارێکی کوردیە دەغدغەی زوانی هەست ئێوە لەسەر ئەم شتە هەنیانە. بدور لواقع يجوني بيشي فارس كرد تقابل دكانه والشكل حتما يه فارس على وابو يا يه كرد على وابو تقابله شوية برداشتي الراديكال وخطرناك اللي بكيه ولي غير بشكل گفتمان بحث بكيه يعني هو تشتغل گفتمان هویتی کردی گفتمان ملی کردی توی بالتب يدانشو كرد لواقع او هویت راخو قالا او خواسته راخو قالا خب وقتی چونه دانشگاه يعني يمنال دبیرستانی وارد دانشگاه بو و فضای واسطه را ایجاد کردی فضای تقریبا بشید ایدئال فضای دانشجویی زندگی کردن و خوابگاه دانشجویی ولی عده جوانه که باس لیه دوره لزندگیه که باس بیشتر او آرمانه را که یک انسان لزندگی و شونه هست و رؤیه لگه عامل را نتنیا زندگی فردی که بیشتر اجتماعی داره باس لسر وانه کلیه لیلی لسه که بالتب او جیاوازی خوی نشان ده که دانشجو کرد حامل بار هویتی کردی خوی یه دانشجو کرد نتنیا خواسته زوانی داره که قائل و یک بعضی اوقات متنوع یه نفر فقط دوشه خوب إما أو وشونه أو خاصية فرهنگی ما نباشیم ما حقوق فرهنگی ما نشه و پیمان بدری راضی مون یه نفر هست که تا سرحد هو شو خب إما بعد اصلا شانس نيني من حقوق ما نوع سيستم و رسمیت بناسدی إما اصلا بعد وشونه استقلال مش إما بيه ملت تحت الستمی ملت ایران و شکل هیچ وقتی هنیو نظام بيه نفر که اصلا اساس که کردستان حکم سرزمین اشغال شده دیدی تا یه نفر که لولا و قال و تبعیض و یا نه خون شکل جریانه و گفتمانه در حالت جمعی نشان داد. یه که لواقع دانشجو مرکز نباید بشیم فقط فارس چون نویانه کرد هست نویانه ترک هست نویانه فارسیش هست که نه لولا و دونی من که گاهن در واقع یه دانشجو فارس یه دانشجو نظام شمالیه یه دانشجو جیتره که باز لسر یکی که آقا ایران باید سیستم متنوع فدرال داشت و ایران باید بوده یه سیستم حقوق گشتی و رسمیت بناسه منتها مسئله یه سر فضای قالب چه فضای متاسفانه همان لنو در واقع او تشتغل ایمه شاهدی مواسطه سرکوبه لیه خصوصا لدوران 88 بیشتر و خاطر وضعیت اقتصادی و مردم و گرفتار و بالتب دانشجوی لنو دانشگاه و گرفتار شرایط سخت اقتصادی و شرایط سرکوب لواقع سرکوت کردن دانشگاه که جیال سرکوت کردن جامعه نیه او
گفتگو ئەو دیالۆگە تەداوم پێدا نەکرد کە ئیمەوەیەکیە بەڕاستی کە لەنەو فەزای جنبش دانیشتوویە مرکز دەواقع یەکێکە بوو گفتمانە حاکم دموکراسی رادیکالتر کە باس لە حقوق کورد لە حقوق ملیەتی لەتر ئازاری ترک ئازاری نظام عرب و هەر کەسێکە ئەساساً یە هویەتە متفاوت جەمعی ڕاخۆڵقاڵە و ئەو هویەتە ئەساس کێ و خواستەی متفاوتی دیری ظلم متفاوتی لە حقل و ئەی خواستەی لە ئەساساً ئەو دیالۆگە لە بێنج و واستەی سەرکوب و ئەلئانیش سەختە لەنێو ئەو فەزا شکل بگرێت. یەکێکم ئەساس کەم یە دورانە ئێمە پیشرەفتی داشتیم لەنێو جنبش دانیشتووی یە دورانێ داشتیمە کە خب خواستەی عمیقتر رادیکالتر و ئیمکانە تەسامح و تەساؤل و دیالۆگ و ڕەسمیەت ناسیم بێشترە بوو وەلی سەرکوتێکە بعد از ساڵە 1980 و 89 و 90 کردیا لە قۆمەجاوەزەی و فشارەی یە باعث بوو کە ئەو فەزا سەرکوت بکردیە هەرچەند لە توولی یەکدە ساڵە گوزەشتە خۆ شاهدی من لەنێو فعالیەتەی لێ شروع بووە لەنێو متاسفانە لەنێو دانیشگای مختلف لەنێو هەم شاهدی من کە بێشترین دەستگیری و بەرخورد و سەرکوت ئەلەیە دانیشتووی لە کورد. لە ئەوایل 86 بوو دەفتەر تەحکیم وەحدەت بە نۆعێک ئیسار ڕەسمی یان غێرە ڕەسمی فعالیەتەکانی کەم کەمەبوو ڕوو بە ئوفوڵ چوو لە عەرز ساڵ و نیمێک تا ئەوایل 89 ئەوایل 88 بزوتنەوەی خوێندکاری یا چالاکی خوێندکاری بە تایبەت لە شارە کوردیەکان ئەوجی گرت وەکو دوای چەند ساڵ تەحەسونێک لە دانیشگا ئازاد سنە وەکو تەحەسونێکی تر لە دانیشگا ئازاد ورمەیە بەڵام بە دوای ماوەیەک بە هۆکارگەلێکی جیاواز سریەک لە خوێندکارەکان فارغ التەحسیل بوون لە دانیشگاکان ناچوون سریەکیان شەرایەت بۆیان مهەیا نەبوو بە ئیسلاح لە ئەمنیەتە نەبوون مەجبور بوون خۆیان بدەن لە ئاوارەگی و بڕۆن بۆ وڵاتانی تر و سریەک تریشیان گیران ئەمە زەربەیەکی گەورە بوو بۆ بزوتنەوەی خوێندکاری چون بەڕاستی ئەو زەحمەتانە کێشرا بوو و بەسەرێکیان دروست کرده بوو بۆ فعالیەت وەکو ئائیسە کە بە قەڵقۆتان چالاکیەکان کەمترۆ بووە سۆ بەڵام خۆب دەغدغەکان بە جێگەی خۆی ماوە و پۆتانسیەڵەکان بە جێی خۆی ماوە ئێوە بێن خەسار ناسیە بکەن باس لە چیەکەن بدورن کلەن ئەگەر مەساڵە بعد لەو بەستەرە تاریخی خۆی ببینیم ئەمە بەعزێ ئەوقات کە فکرکەم و گۆزیشتە و ڕابردووی لەنەوە ئەو و هەرحاڵ ئەمکانە کە ڕائیمە وجود داشت ئەساس کەم کە خۆ فەرە بێتر شوێنەسیمە کار بکەین بعد خود خۆم گوشتم نا خب ئیمە ئەو موقع ناشوێنە سیمە هەلەوا فکر بکەین ئەو موقع ئەی تەجروبە نیاشتیم ئیمە ناچوێنە سیمەی پیشبینی ئایندە بکەین کە لە واقع چوار درسترە وی خاطر ئەگەر بچینەوە بەستەر تاریخی خۆ و لە حاڵەتی کولی بعد یەک گوشتیکە كلن وش طلبك بعد السركوت اللي ده الشاسكية ولا ده أوائل تا أواسط ده هفتاد خب لما نعتقد كردنشين خصوصا لما نقول سنة يجور أصلا سركوت عجيب وجود داري حتى لجيجو إيلامك أو خاصتي لتولي ده الشاس أصلا ناتجة أصلا باس لسر أو الجنبش كردية وإيمان وريمانك يك رد الصلاحيتي الشديدة را يك كنترول الشديدة را وارد بما دانشگاه وجود داره راست وشدت سختگیره هر کس اصلا فکر متفاوتی داره تا او دوران سخت را وجود دانشگاه و اساسا اینه چونی وارد ولی کم کم که فضا واسط رو واسط ده هفتاد ورولا خب شور لنو جامعه وجود داره ها و شور چندین برابر لنو دانشگاه وجود داره را تحول اتفاق کافی بنابر ذات و خصیصه زندگی دانشجویی و شرایط دانشجویی استعداد بود که سریعتر رادیکالتر و خواسته شدت و عمق و خواسته لبیشتر و یه سکه انگار او سرکوت تا دوران یعنی دهه 60
کشتارەی لە دەهەی 60 سەرکوتە دەهەی 60 تا شروعی دەهەی لەواقع ساڵ 76 وبعد این دورانە هیچ تەجروبە و انتقال و تەنەوع ئەسەن نەیمنە انتقال پێدا بکەین فقط لە ساڵی لە 73 عبدولکەریم السروش و جریان ڕۆشنفکری دینیە هین نەقدەی و جمهوری ئیسلامی کەمپەنگ لەنەو دانشگای شروع کردیان وقت راسي من سال 76 77 دانشجوی لکورد فقط امکان رعن هست که لواقع لنو فضا را بخواسته الفرهنگی خوان بیشتر استفاده بکن طول کشه تا بچن خوان منسجم بکن تا فضا و امکان رعن ایجاد بکی تا کم کم تجربه شکل بکی نیزانم دانشجوی خب یه زندگی کوتاه دانشجوی داری زندگی کلیه 4 سال نهایتاً توی ادامه تحصیل به 6 سال شاید بشوی دانشگاه تر اصلا درس بخوانی نهایت یه تعداد محدود دانشجو چونن بشن خب تا دوره دکترا وی خاطر است که بخش دو تجربیات ایمنوری من قطع بود یا درس منتقل نیم یکی لو رخنی لسا که بعد لسر فعالین دانشجویی داشته يعني یه چشتی تجربه کی يعني أويك بإصلاح تيفك كخريك فهر وتحصيل بن أبي تجربيات خويان أو شارزايان خويان لو شالك يعني واكدويان انتقالي بن بإصلاح نيروي جديد حلو دورانا که بخش تر لدانشگاه تجربیات مثلا انتقال داری لواقع سعی کن نسل قدیری فارغ تحصیل بود نسل قدیری لدانشگاه خارج بود ارتباط خود با دانشگاه ولی دانشجوی حفظ بکی و لأنه خود دانشگاهیش او انتقال تجربه داری سعی کن نظام دانشجو سال 4 دانشجو 40 تا سال 5 یه تأثیری خوی بنه لنو دانشجو سال یکودی اما به طور نمونه دانشگاه جور تبریز مثلا نورمی نشریه خوب چهره لأوائل دهه 80 ولی لنو دانشگاه علوم پزشکی تبریز بیشتر وقت خود دانشجویی او اکیپ فارغ تحصیل بود نشریه بعدی که چهره در حد مثلا تهران بچه هاست حالا سریع خب امکان لفظا استفاده کردیه لانو جنب جوشی لانو خود دانشگاه هست خب کم کم مثلا نريد لانو لواقع جریان جدیدی شکل کنی ولی او انتقال تجربیات با اینکه لانو دانشگاه طبعا خب نشریه خاصی آتا در که اصلا بخش لخلا روشنفکری و سرکوته لانو کم الله هست دیری جبران که ولی او انتقال تجربه نداری بخش ترلی لواقع نقش اپوزیسیون کرده که هم نقش مثبت خود داری و هم نقش منفی نقش منفی لبعض جیل یونی من که لنو جیلی بالواقع وشیوه سمبولیک دانشوی توان اعتراضاتی شکل توان برنامه خوان بکن جوره مثلا مراسماتی که لنو دانشگاه تهران خصوصا دیگه مشکل بیشتر لنو تهران بعضی دانشگاه کردنشین خود نشانده بعضی دانشگاه کردستان دیسا که نوری من هواداری الاحزاب او تعصبات شدید حزبیه معنی لی کار مشترک معنی لی ابو که لی دوره که تحصیل فریق لنو نواقع فعال تحصیلی دانشگاه دارن وارد جامعه بون ولنو یک گفتمان نوع کردی لیری شکلی گفتمان نوع هویتی لیری شکلی لیری لا اتفاقا ضربه دون خسار خود لعنا او عصبیتی لگا شاید بشی من خواسته یا نخواسته میشونم لیری لا او ادامت را بکا ولی لطرف لواقع دانشوی حزبی و کریه هرچند خب نقش مثبتیش قطعا وجی خود داشت یه او شاید بشیم ده خسار عمده است لو دوران ایمه چونیم بینی منه بقیه مشکلات خب یه سگا ایمه لایه فشاری بمن که سیستم سیاسی که سرکود که بازداشت که دستگیر که او امکان در واقع وجود نیره که آزادانه تو بشید انجمنه لکردی انجمنه سیاسی شکل بگیره
كلا اختلاف وليكا شون تأثير بيشترك عشتو یاوەی کە بە مەراتب تێتە خوارد باوەڕ وەیە دێرم کە ئەگەر لەنوو تحوڵاتی اتفاق بکە ئەگەر لەنوو فەزە و ئیمکانی مهەیە بوو اتفاقا هەوو ڕادیکاڵ بوونە ساڵی لە 85-86 لەنوو فەزاڵە شکل دیمە بەرگەشتی نییە خۆی من وە دەهەی هەفتان هەلانی نوڕی من نەشریاتی کوردی گەچانە دێشت هەلانیش فعالیەتی لێرەم دانشگای لە کردیە دی خواستەی و باسی و ذهنیت سال 76-77 چون جامعا نەچگە سەورا یەک بشورا دەهەی 60 بە لەنوو ماڵا ئەو سەرکوتە دی ئێ جامعە دی بازگەشت پەزیر نییە من باوەڕ دێم کە وشدت وسريعا لهر فازي ممكن يبيش به كم وضعية تغيير بكي كم وضع اقتصاديش لحالة كلي بيتروبو لنو بازگشت و دورانه دي بله وەکو خسار عمدەکان دەخەخەن وایە ئەوەی کە چالاکیە کوردیەکان پرژوو بڵاوە و مرکزیەت و ساختارێکی منسەجمیان نییە ئەمە بەڕاستی ڕەخنەیەکە هەر ئەو مساڵەوە جەنابتان داتان کە لەوانەیە لە دانشگایەک لە ئەهوازە نەشریەیەکی کوردی چاپ و بڵاو بکرێتەوە بەڵام منێکە هەم لە شارێترا و چالاکی خوێندکاریم و کوردم هەر ئاگادارە و شتە نەبمیە ئەوەی کە ئەو نەشریە نەگەیە بەدەست بوو بەحس ئەو انتقال مطالبات و انتقال تەجروبە ئەگەر قسەیەکتان ماوە کاک فەرشاد مەسئەڵەی ئەستەیە کە هەست خۆجوش بوونە جۆنبەشەسە اتفاقا یەسەکە نیشان دێ وەختی دانشجو کورد هەنە ئەهوازە هەنە بەندەرە باسە یانە چ نەشونیەکە مجەوز نەشریە بگرن ئەمکانی داشتوگەر مجەوز نەشریە پیانیان خۆیان یە جووری جەمەوە بوون ئێترازە خۆیان نیشان بن دەنگە خۆیان نیشان بن ئەسڵ لەنەو شیوەی زندگی خوابگاهی یا شیوەی زندگی دانشجویانە دێرن ئەو ارتباطی لەو فەزەی بەحث سیاسی لە بینیانە هەست ئەو تەفاوتە لە بەقیە دێرێ نیشان لە یەکێکە خاصی لە سیاسیە جیێ دێرن نیشان لە یەکێکە گفتمانە کوردی بەرخەلاف ئەو چشتەگە لە واقع مخالفین و منتەقدین باسەکان یە چشتە خۆجوشێکە لە بەدەنەی جامعەیە جوشیە استقلال لە تایبەت بەخۆی هەست یە چشتێکە لە واقع ئەوان هەتوان و یە ئەرجایەبان کە خوب یە هەدێ مەحدودگن ئەقاڵیەتگن یەزانم خارج مەرزەی ئیمان یە کارە دەشمنانە خارجی ئێران و فەڵان ولا واقع هەو بەهانە هناك سيستمي شوفينيستي وديكتاتوري لكل ولايات دوكشوري او ذهنيات فاشيستيه لانه ملت بانداس عليها ملت الشرداس وكاريبي خودي يعني شاندي اتفاقا يك لحر امكانك را كورد على لانه زندگي دانشجوي خب بنا بالتاب فرتره او امكانه کورد ئەو خواستەی خۆیان باسی لێکەی و نیشانێکی و نیشانێکی جنبش کوردی جنبش خۆجوشیدا و لە بەدەنەی جامعەیە جوشیە مەسئەڵەی ئەساسیە کە هەست بچمە سەر خەسارناسیە ئەو دوورانە کە باس لێکردم مەسئەڵەیەکە کە لە واقع سەرکوتەی لە دەهەی 60-70 باعث بوو کە ئیمە دانشجو کورد نقش فرسختی و پی بدری لنو گفتمان کردی نقش ناخواسته را تعریف کردی که همزمان باید هم انگار نقش روشن فکر داشت و همزمان هم باید نقش نخبه تحلیلگر داشت و چون سرکوت بیاد چون نخبگان عمدتاً لسرکوت شرقی لکردستان بیاد خب آواره احزاب سیاسی و در کریانه در واقع شکست نظامی خواردن مبارزه و تاریخچه‌ای را پشت سر دارن ولی در نهایت او شکسته باعث بود که آواره بود و لیری لدانشجو کردی شدن و دانشگاه خوب تنیا مینی لیری است که نوری من نشریاتش کردن که لو دورانه دغدغه دیرن که یک گفتمان سازی بکن يعني لانو یه چشت جدیدی شکل بند و مدرنتر و بنابر تحولات دنیای جدید خوارده و فضای جدید ایرانیش لواقع بنابر فضای جدید ایران یه سک نوری من
این نقش سخته خب را دانشجو کرد فرست که هم یک اقلیتی که لنو بعضی دانشگاه یعنی سختی عجیبی وجود داره فضای متناقضه که او دوران تجربه کرده ما بعضی اوقات که فکر یادم دارم همزمان انگار بعد یه دل دانشوی بریشان ترجمه بکردن بریشان مطلب بنویسیان بریشان برحق بیون حقوقی و سیاسی و مدل اصلا سیاسی را کار روشن فکر کار نخبه است تا یه طرف تر دانشجو باید اعتراض بکردن یه زنم و حافظ او هویت خود بیاید و این سختی و این تناقض لو دورانه هست خب نقش فرست سخته یه کریه که اصلا نوی برنامه جیه نقل بکریه باس لسری بکریه ولی نوری من که اتفاقا حیانه که فارغ تحصیل بون چانو نو دانشگاه حتی تحصیل یانس که یانه ناو این نسل تحصیل امان اپوزیسیون کرد لدرو بالي كاك فرشاد يعني جارة تأثير یک طرفینیه نوسان اوان باسی جدید اوان فضای فکری جدید اوان یه باستا بدرید نو فضای اپوزیسیون کردی و یه نکته جالبه که و داخل خب بنابر هو سرکت وجود داری خب او امکان دیالوگ نیه که محدود بیاد که بین او فضای دانشجویی و فضای اپوزیسیون کردی و احزاب کردی صورت بگرد ولی تحصیل باستابی شاهد بیمونه لنو لواقع همیدیه کردی حالا چه امثال ایمیل کاتی من استدارو چه اوانه لناون و نوسان خوان لواقع او تأثیر لنو اپوزیسیون کردیش داشتیم بله دەستان خۆش بێ کاک فەرشاد مەمنونین کە میوانی ئەم بەرنامەمانە بوون هیوادارین کە توانیوێتمان بەرنامەیە باشمان پێشکەش بینەران کردوێت و مەمنون بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم قسمەتەی بەنامی گزینگیش ئادرس فەیسبووکەکە ئێمە لەژێر سەفحەی LCD-کەتانە هەک کراوە و ئێوە ئەتوانن ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ باشترکردن و دەوڵەمەندکردنی بەنامەکەی ئێمە بنێرن ئەو جۆرەکە لە بەنامەی پێشویش ئاگادارتانمان کردو لە بەرنامەی داهاتووە پرسی بەرنامەکە هەرم پرسەسە و بە ئیسلاح خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی لێکۆڵینەوەی لەسەرەکەین تا بەرنامەیەکی تر و گزینگێکی تر کات و ساتێکی خۆش